سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. ئەمڕۆ هاتووین بۆ ناوچەیەکی دڵگیری کوردستان. بەڵام جارێ پێتان ناڵێم ئەو ناوچەیە کوێیە بۆی مناڵەکانی ئەوڕێم خۆیان پێتان بڵێن. ئاوان لە دوامەوە ئامادەکاریەکەن بۆی بەرنمەیەکی جوانتان پێشکەشکەین کەواتە چاوتان لەسەر بەرنمەکەمان بێ. فەرموون! سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ هەمووتان باشن؟ ئەییا خوا هەمیشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆش ئەزان بۆچی؟ لەبەرەوەی یەکەم جارێ ئێمە گوندەکە ئێوە و چاوم بە ئێوەی ئازیزەکەوێ. ئەدی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ گوندی گەبە. سەر بە ناحیەی کوێیە؟ ئەی باشە ناحیەی پیرەمەگرون. سەر بە قەزای کوێیە؟ ئەی قەزای دووکان. سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چەپڵێقایی بۆ خۆتان. مناڵەکان حەزەکەن بێکەوە سەیرێکی ئەو راپۆرتە جوانەی گوندەکەتاکەی کە هاوکارانمان لەسەر گوندەکەتان ئامادەیان کردووە؟ با بینەری بین. فەرموون! سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ بەو هیوایەم زۆر باش بن. ئەزانن ئەمڕۆ چیەکەین؟ وەرن با من پێتان بڵێم. ئەمڕۆ گەشتەکەین بەرەو گوندێکی دڵگیری کوردستان. ئەزانن ئەو گوندە کوێیە؟ کەواتە وەرن با من پێتان بڵێم. ئەڕۆین بەرەو گوندی گەبە. ئەم گوندە جوانە سەر بە ناحیەی پیرەمەگرونە و دووریەکەی نزیکەی 58 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. وەکو باز دەکرێت ئەم گوندە مێژوویەکی کۆنی هەیە کە ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 400 ساڵ پێشێستا. بەڵگەش بۆ بوونی ئەم قسەیە ئەوەیە کە ژمارەیەک گۆڕستانی مێژووی تێدایە. گوندی گەبە لە ناوچەیەکی دڵگیر هەڵکەوتووە و دەوروبەری بە شاخەکانی جەوڕایەڵ و تۆکمە دەورە دراوە. لەم گوندەدا ئاوەدانیەکی زۆر باشی تێدا ماوە. ئەویش بەهۆی نزیکی ئەو سەرچاوە ئاویانەی کە بە نزیک گوندەکەدا دەڕۆن. هەر ئەمەش وای کردووە کە خەڵکی گوند بۆ بژێوی ژیانیان سەرقاڵی کاری کشتوکاڵی بن. لەم گوندەدا خەڵکی کاری کشتوکاڵی وەک مەرەزە و گەنم و جۆ و تەماتە و هەندێک سەرچاوی خۆراکی ترەکەن. بەهۆی فەرۆشیان بۆ خوێندن لە ساڵی 1960ەوە قوتابخانەیەک لەم گوندەدا کراوەتەوە و یەکەم مامۆستاش کە چۆتە ئەو گوندە خزمەتی منداڵانی ئەو گوندەی کردووە مامۆستا عەبدوڵڵا حەمەسەعید بووە. ئەوەی جێگەی دڵخۆشی ئێمە بوو ئەوەیە کە ئێستا خوێندن لەم گوندەدا بەردەوامە و منداڵان دەتوانن تا پۆلی 6 بنەڕەتی لە گوندەکەی خۆیان درێژە بە خوێندن بدەن. ئێمە نامانوێت زیاتر باسی ئەم گوندە بکەین. ئەوەی ماوەتەوە بازی تەڵە و هاوڕێکانمان بۆتان باس بکەن. کەواتە وەرن با بگەڕێنەوە بۆ لای ئەوان. فەرموون! مناڵەکان ئەدی با بێکەوە چەپڵێکی قایم بۆ ئەو کارانمان لین بۆ ئامادەکردنی و راپۆرتە. زۆر باشە. ئێستا حەزەکەن یەک بێمەلاتان و گفتوگۆ بکەین لەسەر گوندەکەتان و ناوچەکەتان؟ باشە ئەدی بچمە لای کێ؟ ئەرشان چۆنی؟ باشم. ئەدی مایکێکە بەرزکەرەوە بۆ لای دەمە چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ باشم. ئەرشان لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ یەک. لە پۆلی یەک ئەم ساڵ چوویتە قوتابخانە؟ ئەم ساڵە چی وایە؟ ئافرین باشە حەزەکەی زوو گەورە بیت و وەکو هاوڕێکانە بچیتە پۆلی 5 و 6 و 7 کەواتە ئەبێ شەوان چی بکەی؟
ئەبێ شەوان زوو بخەوی بۆچی بۆ ئەوەی بانیان زوو بە ئاگا بیتەوە بۆ قوتابخانە ئەبێ نان بخۆی ئەبێ وەرزش بکەی ئەبێ میوەش بخۆی باشە شەبڵێکی قای بۆرشان مایکەکە بە بە خۆزگە گیان خۆزگە گیان چۆنی باشم باشی کێم بچکۆ لەو جوانە خۆزگە ئەو تۆ چوویتە قوتابخانە نا هێشتا نەچووی نا ئەی حەزەکەی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە ئاها ئەبێ ئەزانی ئەبێ چی بکەی تۆ میوا خۆی ئافرین ئەبێ میوە بخۆی ئەبێ خواردنیش بخۆی نابێ یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایلکەی ئەگەر یاریان پێ بکەی دوایی چاوەکانت بچووکە بنەوە چاوەکانت کە زەبن ئەنجا ئەبێ شەوانیش زوو بخەوی بۆچی بۆ ئەوەی بانیان زوو لە خەوەستی باشە باش ئافری خۆزگە گیان خۆزگە منە خۆشەوێ چەندێک زۆریان کەم زۆر منیش یەک دنیا تۆم خۆشەوێ یەک چەبڵێ قایم بۆ خۆزگە گیان مایکەکە بە بە کاکە ئارش چۆنی باشم باشی ئارش تۆش لە قوتابخانە نیت وایە لەوەدا حەزەکەی زوو گەورەبی ئاها کەواتە ئەبێ خواردنی چاک بخۆی ئەبێ میوەی چاک بخۆی وەکو ئەو هاوڕێیانەی ترێ باشە باش ئارش تۆ حەزت لێە سەیری ئەفلام کارتۆن و گۆرانی مناڵانکەی حەزت لێیە دە باشە ئیتر هەموو ڕۆژێ سەیری ماوەی مناڵانی کورسات کە باشە چەپڵێکی قایم بۆ ئارشیان ئەو مایکە بە دادە شیفە بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە وەڵا باش یاخوار باش بی شیفە گیان بەڵێ منە ناسی منە خۆشەوێ چەندێک زۆر هەر بشیت شیفەکان ئەتۆ نەچوویتە قوتابخانە بۆچی لەبەرەوەی جارێ بچکۆلانەی ئەیکە جوانە شیفە بەڵێ تۆ مۆبایل زۆر بەکارەهێنی کەم ئەبێ کەمەکەش وردە لابی ئەزانی بۆ لەبری ئەوەی یاری بە مۆبایلکەی سەیری ماوەی مناڵانی کورساتکە ئێمە بەرنامەی جوانمانەیە ئەتوانی سود لە بەرنامەکانی ئێمە ببینی باشە هەر بشی یەک چەبڵێ قایم بۆ شیفاگیان دەمایکەکە بە دادەکانیش کانی گیان بەڵێ چۆنی وەڵا باشم ئەی یەخوا هەموو کاتێ باش بی دەنگ و باسە چۆنە وەڵا باش ئەی خزمات چۆنن وەڵا باش لەخوا بەزیابێ کانی گیان بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند دەرچوم بۆ دوو دەرچووی بۆ دوو ئەی ئافرین کانی بەڵێ گوندەکەی ئێوە قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند 6 ئەی باشە ئەگەر دەرچن بۆ 7 و 8 و 9 ئەچن لەکوێ خوێنن پیرەمەگرون بەچی هاتوچووەکەن بە پێیان سیارە بە سیارە باشە مناڵ ئەبێ کە سواری سیارە بوو ئەوە سەری خۆی دەرکات لە جامەکە و قیش بکات و دەنگە بۆچی لەبەر ئەوەی ڕەنگە شۆفێرەکە بێزارکە یان ڕەنگە تووشی ڕووداویات و چۆبین وایە ئەی ئافرین کانی بەڵێ هۆنراوەیەکی مناڵان نەزانی شعرێ گۆرانی شتێکم بۆ بڵێ گۆرانێک ئەزانم کە لە لادێ بەکاردێ ئادی کێدێ بچین بۆ لادێ ئەوەیە ئادی کێدێ بچین بۆ لادێ بۆ سەیری باخوترێ کچێکی لێیە ژیرە میوانە لایدا پیرە هاوڕێی چەموو شەپۆلی کاتۆلی ئەی ئافرین ئەوە چۆن فێر بووی ئەوە زیاتر لە پاپاییەوە ئافرین واتە تۆ سەیری فیلم کارتۆنی کاتۆلی و کردووە بەڵێ ئەی ئافرین ئەوە بەردەوام سەیری فیلم کارتۆنەکان کە بۆ ئەوەی سوودی لێ ببینی باشە هەر بشی چەپڵێکی قایم بۆ دادەکانی کانی جان مایکەکە بە ئەیمەن جان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باش یەخوار باش بی ئەیمەن جان لە قوتابخانەی لە پۆلی چەند لە پۆلی سێ ئافرین ئەی لەوانەکان تا باشی بەڵێ ئافرین ئەیمەن پرسیارێکی لێ بکەم لەسەر بیرکاری باشە دوو مۆس لەگەڵ دوو مۆس ئەکاتە چەند مۆس ئادی کۆی کەرەوە دوو مۆس لەگەڵ دوو مۆزی تر ئەکاتە چەند مۆس چوار مۆس ئافرین ئەی باشە یەک مۆس لەگەڵ سێ مۆزە ئەکاتە چەند پێنج نا یەک لەگەڵ سێ مۆس
4 مۆز یەک چەپڵی قایمبۆی منجان هەر بشی ئافرین مایکەکە بە بەدا دەخەندە خەندەگیان بەڵێ چۆنی باشم ئەیە خوار باش بی خەندەگیان ها. تۆ نەچووتە قوتابخانە وایە ئاها خەندە من نەزانم تۆ خوشکی کوێی تۆ پێ بڵێم خوشکی کانی وایە چەند زیرەکەم لەبەرەوەی ئێوە زۆر لێکتریەچن بۆیە زانیم خوشکن خەندە باشە تۆ لە ماڵەوە یاری لەگەڵ کێەکەی کانی لەگەڵ کانی خوشکتە کانی ڕاستەکە ئێوە زوو زوو یاریەکەن بێکەوە بەڵێ ئافرین خەندە چی یاریەکەکەن بێکەوە ساوسارکێ چاوشارکێ ئەوەی کە واکە چاوشارکێ و قەڵا قەڵا کووە بێم بێم ئێ خەندە جۆ ئافرین خەندە بەڵێ ئەی تۆ حەزەکەی وەکو دادەکانی و زوو بچیتە قوتابخانە ئاها کەواتە ئەبێ تۆ ئاوە بەردەوام یاری لەگەڵ دادەکانیا بکەی ئەجا تۆش خواردن زۆر بخۆی ئەبێ بە قسەی دایە و بابە بکەی نابێ بە کاتی گەرما بچیتە دەرەوە یاری بکەی ئەبێ بە عاقڵی بۆ خۆتان کاتێ یاریکەن کە کەشوەوا فێن کە باشە باش یەک چەپڵی قایم بۆ خەندەی گیان خەندە مایکەکە بە کاکە ئەیان ئەیان گیان بەڵێ چۆنی باشم ئەیە خوار باش بی ئەیە تۆش نەچووتەتە قوتابخانە ناڵ ئەی حەزەکەی وەکو ئێمە و ئەو هاوڕیانە و گەورە بیت و بچیتە قوتابخانە بەڵێ قوتابخانە زۆر خۆشە وایە وایە لە قوتابخانە فێری زانست و زانیاریە بی دوایی ئەتوانی پاشە ڕۆژێکی ڕووناک بۆ خۆ دابینکەی ئەتوانی ببی بە مامۆسا بیتەوە لە گوندەکەی خۆتان خزمەتی مناڵانیش بکەی وایە وایە ئافرین یەک چەپڵێک قایم بۆ کاکەیان دێرین بەڵێ چۆنی وەڵا باش ئەحواڵە چۆنە وەڵا باش دێرینەوە دەنگی چێ قوقە قوقە کەڵەشتێ کەڵە شێرە ئەی مریشک ناقوقێنێ ناقوقێنێ نە بەس کەڵە شێرە وایە بەڵێ خەبەریشمانەکاتەوە لە خەو بەڵێ ئافرین دێرین بەڵێ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو دەرچوی بۆ پۆلی دوو بەڵێ ئافرین حەزت لە قوتابخانەیە بەڵێ ئەی حەزت لە پاک و خاوێن ڕاگررتنی قوتابخانەیە بەڵێ باشە دێرین بەڵێ ئەگەر شتێک لەسەر زەویەکەی قوتابخانە کەوت بێت تۆ چی لێکەی کۆیەکەم کۆیەکەیتەوە چی لێکەی دوایی وەڵافرێدم ئەیکەیتە تەنەکەی خۆڵەکەەوە وایە 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 ئافرین دێرین جان بەڵێ ماڵتان دوورە لە قوتابخانەکەەوە بەڵێ باشە مناڵ کاتێکە چێ بۆ قوتابخانە ئەبێ بەسەر جادەکەیە بڕوە یان بەسەر شۆستەکەیە شۆستەکە شۆستەکە بۆچی بۆچی لەبێ سایە لێمان دەدا ئافرین ئەگەر بەسەر جادەکەیە بڕۆین بەسەر شەقامەکەیە ئەو کاتە ئۆتۆمبیل لێمانەیە وایە وایە باشە ئەی کاتی باران ئەو هاوڕیانە و کە لە خۆ بچووکترن ئاگاو لیانە بێ کاتێکەچم بۆ قوتابخانە بەڵێ ئافرین کەواتە ئەبێ ئێمەش ئاگامان لەو هاوڕیانەمان بێ کە لە خۆمان بچووکترن وایە وایە ئافرین دێرین بەڵێ باشە ئێوە وەکو کوڕەکان کاتێکە قوتابخانە نییە و وەرزی هاوینە و پشووە خۆتان بەچی یاریەکەەوە سەرقاڵەکەن یاری چاشارکێ چیتر ئیتر دەست بەگرتنەوەوانە دەست بە دیوار و دەست بەگرتن بەڵێ ئەی دووگۆڵی ناکەن با ئەی شوێتانەیە یاری لێ بکەن بەڵێ ئافرین کەواتە ئەوە شبیر نەچێ نابێ ئێمە لەسەر شەقامە گشتەکان یاری بکەین وایە وایە یاک چەپڵی قایم بۆ کاکە دێرین هەر بشین کاکە دێرین مایکەکە بە بارین یاوڕێمان بارین بەڵێ چۆنی باش ئەحواڵە باش ئەخوار باش بی بارین جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئافرین دەرەچم بۆ چوار دەرەچی بۆ چوار بەڵێ هەر بشین بارین بەڵێ خەڵکی گوندەکەی ئێوە بەڵێ کاری کشت و کاڵەکەن بەڵێ چیەکەن کشت و کاڵ برنجەکەن فاسۆلیا ئەی گەنم و جۆ ئەو شتانە گەنمەکەن لەگەڵ جۆ گەنم و جۆشەکان بەڵێ ئاها باشە ئەم شتانە هەمووی خۆتان ئەیخۆنیان لێشە فرۆشنەوە لێشە فرۆشنە لێشە فرۆشنەوە بەڵێ. کەواتە کارێکی باشە خەڵکی گوندەکان کشت و کاڵ بکەن یان کارێکی خراپە کارێکی باشە کارێکی باشە چونکە لە ڕێی ئەوە خەڵکی گوندەکان داهاتێکیان دەسەکەوێ بۆ خۆیان خەڵکی شارەکەی شتیان دەسەکەوێ خواردن وایە وایە ئەی باشە پێم بڵێ لە گوندەکەی ئێوە خەڵک ئاژەڵ بەخێوەکە وەکو مەڕوومانگا و بزن و ئەو شتانە بەڵێ چی بەخێوەکەن مەڕ مار
ئەی مانگا و بزن مانگا و بزنیش بەخێوەکە باشە ئەوانە سوودیان چییە؟ سوودیان ماستە پەنیر دۆشی لێکەین دۆشی لێکەن ئەیکە خۆشە دۆی سارد وایە؟ وە ئافرین بارین بەڵێ باشە ئەم شتانە هەمووی خۆتان لێ خۆن یان لێشێ فرۆشتنەوە لێشێ فرۆشین لێشێ فرۆشتنەوە ئافرین باشە ئەی تۆ ئەزانی مەڕ بدۆشی؟ نە هێشتا فێر نەبووی؟ نە دەخۆ فێرکە دوایی منیش فێرکە باشە؟ باش ئافرین بارینجا بارین بەڵێ ئەدی چیمان پێشکەشەکەی؟ گۆرانی یان هۆراوە؟ گۆرانی ئادی گۆرانێکم بۆ بڵێ ئەی تۆپەکە فتگۆڵەکە من دێم لە دەستم ڕامەکە تۆ تۆپی یاریکردنی وەک بەپولەی ڕۆحی منی وەک کولەکەی ڕۆحی منی وەشتێ چیتە ئاسمان بانکە لەگەڵ من یەک زوبان ئافرین یەکسەم لە قایم بۆ بارینکیان دەست خۆش ئێماکێکە بە موسا موسا بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە وەڵا باش یا خوار باش بی موسا گیان بەڵێ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەند دوو لە پۆلی دوو ئەی ئافرین هەر بشیت موسا بەڵێ وەرزی زستان بەڵێ گوندەکەی ئێوە ساردە یان گەرمە ساردە ساردە ئەبێ ئێمە دار ببڕینەوە بۆ خۆ گەرمکردنەوە نە نەخێر باشە تۆ سوودەکانی دارەزانی چییە؟ بەڵێ چییە؟ هەوا فێنێک هەوای فێنێک واتە هەوای پاکماناتێ وایە؟ بەڵێ ئەی ئێمە لە ژێر سێبەری چیا دانیشین؟ سەبەری دارەکان دارەکە باشە ئەی لە بەروبوومی چیشە خۆین؟ هەر دارەکان وایە؟ دارەکە کەواتە سوودەکەی ئەوەیە لە بەروبوومەکەی خۆین زەویەکەی سێبەرەکەی زەویمان بۆ فێرنگەکە هەروەها هەوای پاکیشماناتێ وایە؟ ئەگەر ئێمە ئەم ناوچەیە داری لێ نەبێ ئێرە ئەبێ بە بیابان ئەو کاتە نەخۆشی زۆرە بێ تەپوتۆ زۆرە بێ ئەم ناوچەیە ژیانی تیان نامێنێ وایە؟ ئافرین یەک چەپ لە قایم بۆ کاکە موسا مایکەکە بە بەدادە سۆنیا سۆنیا گیان بەڵێ چۆنی؟ وەڵا باش ئەحواڵە چۆنە؟ وەڵا باش یا خوار باش بی سۆنیا گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ لە دەرچم بۆ دەرچم بۆ چوار بۆ چوار ئافرین سۆنیا بەڵێ گوندەکەتان ناوی چییە؟ گەبە گەبە باشە تۆ واتای ناوی گەبازایی لە چێواتوە؟ لە گوندێکی کپەواتوە کپ و بێدەنگ گەبا واتە کپ ڕاستی شەکەی زۆر کپ و بێدەنگەیەرە وایە زۆر خۆشە باشە سۆنیا بەڵێ ئادی پێم بڵێ گوندی گەبە دەور و پشتی هەمووی شاخە وایە؟ وایە باشە ئەی لەم ناوچەیە ئاژەڵی کێوی لێیە؟ بەڵێ چی لێ ئاژەڵی کەروێشێک چەقاڵ گورێک ئەوانە هەمووی لێیە؟ باشە ئەبێ ئەمەم ئاژەڵانە بکوژێن و لە ناویان بەرین؟ نەخێر بۆچی؟ لەبەرەوەی هینە سروشتەکەیان جوان سروشتەکەیان جوان کردووە؟ ئەگەر ئێمە ئەم ئاژەڵانە بکوژین ئەو کاتە ئەم ناوچەیە چۆڵە بێ هیچ شتێکی لێ نامێنێ و زۆر ناخۆشیشە بێ بۆ ژیان وایە؟ وایە ئەی ئافرین سۆنیا بەڵێ باشە ئەگەر تۆ بینی و ئاژەڵێک برینار بووە یان بەجێ ماوە لە دایک و باوکی چۆن هاوکاریەکەی؟ چۆن هاوکاریەکەم؟ ئەگەر برینار بوو بێ ئەچم جێگاکەی چا دەکەمەوە دەیبم وەلێ دایک ئافرین سۆنیا جان کەواتە تۆ ئەگەر ئاژەڵێکی بینی برینار بوو هاوکاریەکەی وایە؟ هەر بژی یەک چەپ لە قایم بۆ سۆنیا گیان ئافرین مایکەکە بە دادەلیە وەڵا باشم یاخوام و کاتێ باش بی لیا گیان ئەی تۆ لە پۆلی چەنی؟ من لە پۆلی 5 بووم دەرچوم بۆ پۆلی 6 هەر بژی لە 5 دەرچووی بۆ 6 ئەجا دەرەچی بۆ چەند؟ لە 5م دەرئەچم بۆ 6 دەرەچی بۆ چەند؟ حەوت دوای حەوت هەشت باشە ئەگەر قوتابخانە و تەواو کرد حەزەکەی بی بەچی؟ دکتۆر باشە ئەگەر بووی بە دکتۆر هێتەوە لە گوندەکەی خۆتان خزمەتی مناڵانیێرە بکەی؟ بەڵێ ئافرین کەواتە ئەبێ هەر کەسێکمان ئەگەر لە گوندەکەی خۆمان چوینە هەر شوێنێک و خوێندنمان تەواو کرد دواتر بگەڕێنەوە خزمەتی ناوچەکەمان و مناڵانی ناوچەکەی خۆمان بکەین وایە؟ وایە ئافرین لیا بەڵێ ئادی تۆ پێم بڵێ
ئێستا پشویاوینە وایە؟ باڵێ ئێوە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن وەکو کچەکان؟ من وەکو خۆمەچم بۆ قورآن خوێندن. باشە ئەی حەزی لە کتێب خوێندنەوە و ئەم شتانە نییە؟ باڵە حەزم پێێتی. سوودی کتێب خوێندنەوە چییە؟ بۆ نمونە فێری شتت ئەکات، بۆ نمونە ئەو دارانە نابێ ببڕیتەوە. ئافرین فێری زانست و زانیاریتەکە، فێری خۆشەویستی نیشتیمانەکە، فێری خۆشەویستی ژینگەتەکە، ئاسی ڕۆشنبیریش زیاکە وایە؟ باشە من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناون ناوی گۆڤاری پەپولێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپێکا و بە دیاری نردوێتی بۆیەوە. منیش ئەمڕۆ پێشکەشی ئەوە یەکەم کە بڕگەیەکی زۆری وەراوی تایە، هەروەها بابەتی یەکترناسینی تایە، زانیاری گشتی تایە، بۆ هیوایەن بیخوێنەوە و سوودی لێ ببینن. باشە لیاکیان ئینشاءڵڵا هەر بشیت یەکچە بڵێکای بۆ لیا دەستا خۆش مناڵەکان بەداخەوە من نەبێ بەجێتان بێڵم بڵێن بۆ لەبەرەوەی کاتی بەرنامەکەم کۆتایی هاتووە. من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵێوەیە لەبەرەوەی زانیاری زۆر باشم وەرگن لەسەر ناوچەکەتان، بەڵام بەداخەوە ئیترە بێ لێرە بەجێتان بێڵم و بڕۆم بەرەو ناوچەیەکی تر، بۆیە ئەمڕۆ لێرە ماڵاوایتان لێکەم هەتا بەرنامەیەکی تر. بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ، خواتان لەگەڵ، خوا حافیز.